بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمن سێبور خالید منتێک بەرپرسی ئۆفیسی پارێزگای هەولێر بەرپرسی تەواوی ڕێخستنەکانی نەوەی نوێ لە پارێزگای هەولێر ئێستا لەبەردەم میدیاکاران ڕای دەگەینم دەست لە کار کێشانەوەی خۆم ڕادەگەینم لە ڕێزەکانی نەوەی نوێ بە هۆکاری ئەو ڕێکەوتنەی نێوان خودی شاسوار عەبدولواحید و باڤێڵ تاڵەبانی کە لە زیندان ڕێککەوتن و ئینتیفاقیان کرد کە 300,000 دەنگدەری نەوەی نوێ بفرۆشێ بە یەکێتی 15 کورسی پەرلەمان بدرێ بە یەکێتی تەواوی ئەو کێسانەی خودی کاک شاسوار لە دادگا دابخرێ تەواوی ئەو پرۆژانەی کە پرۆژەی کاک شاسوار بوون کە عەجزیان لەسەر بوو بۆیان بگەڕێتەوە و بێدەنگکردنی تەواوی خاوەن پشکەکانی چاڤیلاند من دەمەوێت پێتان بڵێم دەنگدەرانی نەوەی نوێ خۆبەخش و کادیرانی نەوەی نوێ لایەنگران و دۆستانی نەوەی نوێ ئێستا پرسیار دەکەن و نیگەرانن دەڵێن ئێمە دەنگمان داوە بە نەوەی نوێ یان دەنگمان داوە بە یەکێتی دەنگدەران دەڵێن ئەگەر لە سیاسەتی یەکێتی ڕازی باینە سیاسەتێکی تەندروست و جوان و باشی هەبایە سیاسەتی یەکێتی بیتوانی باە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بکە خۆمان دەنگمان دەدا بە یەکێتی نەک دەنگ بدەین بە نەوەی نوێ و نەوەی نوێ لە زیندان دەنگەکانی بفرۆشێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان خودی سروەخان لە کاتی بیدایەتی دەستگیرکردنی کاک شاسوار شخصی قسەی لەگەڵە من کرد و پێی ڕاگەیاندم دەستگیرکردنەکەی کاک شاسوار پەیوەندی بە بڕیاری ڕاستەوخۆی باڤێڵ تاڵەبانی هەیە هەموو دەنگدەرانی نەوەی نوێ کادیرانی نەوەی نوێ خۆبەخشانی نەوەی نوێ تەواوی میدیای نەوەی نوێ سۆشال میدیای نەوەی نوێ شەڕی یەکێتی و باڤێڵ تاڵەبانی بکەن خودی خۆم 18 جار لە میدیا قسەم لەسەر سیاسەتی یەکێتی و خودی باڤێڵ تاڵەبانی و زیندانیکردنی شاسوار عەبدولواحید کردیە دوای تێپەڕبوونی چەند فترەیەک ئامادەکاریەکم کرد کە بەرنامەکی تێل و تەسەل ئامادە بکەم لەسەر سیاسەتی چەوتی یەکێتی و لەسەر پشتیوانی بەڕێز کاک شاسوار کە بەناحەق گوایە خراوەتە زیندان لەو راپۆرت و ئەو بەرنامەی کە من داوام کردبوو هەم لە سووتانی NRT هەم لە تەقەکردنەکەی کاک شاسوار هەم لە پۆغڵەوات و گەندەڵیەکانی سنووری سلێمانی هەم لە قاچاغیەکانی بازگە و مەرزەکانی سلێمانی هەم لە کوشتنی ڕۆژنامەنووس لە سلێمانی هەم خاوە وەرگرتن لە خەڵکی سەرمایەدار لە سلێمانی کە راپۆرتێکی تێر و تەسەلم ئامادە کردبوو پێشی ئازادبوونەکەی لەلایەن NRT و نەوەی نوێ بەرنامەکەی من پەخش نەکرا کە من باسی پۆغڵەواتەکانی یەکێتیم دەکرد کە مەبەستم دیفاعکردن بوو لە کاک شاسوار تێبینی ئەو ڕێکەوتنەی کە لە زیندان کرا ڕێکەوتنی فرۆشتنی متمانەی خەڵکی هەرێمی کوردستان بوو فرۆشتنی کورسیەکانی نەوەی نوێ بوو فرۆشتنی ئەو کێسانە بوو کە گوایە کاک شاسوار لەسەری زیندانی کرایە خەڵکی هەرێمی کوردستان کاک شاسوار 15 دۆسیەی لە دادگا لەسەر کرابەوە ئایا ئەگەر ئەو دۆسیانە ئەگەر ڕاست نەبوون بۆ زیندانی لەسەر کرا باشە ئەگەر ڕاست بوو بۆ ئازاد کرا تێبینی لەسەر ئەوە ئازاد کرا کە لە زیندان ڕێکەوتنەکەی لەگەڵ یەکێتی واژوو کرد ئەندازیاری ڕێکەوتنی نێوان شاسوار عەبدولواحید و باڤێڵ تاڵەبانی خودی ڕێیان کلدانی بوو کە لە بەغدا لەگەڵ سروەخان پێکەوە دانیشتن
ڕێککەوتن کە نەوەی نوێ بدرێ بە یەکێتیش لە بەرامبەری وەرگرتنی 15 کورسیەکە کاک شاسوار لە زیندان ئازاد بکە. من لێرە بە خەڵکی هەرێمی کوردستان دەڵێم، بە دەنگدەرەکانی نەوەی نوێ دەڵێم، ئێستا خودی کاک شاسوار قسەکانی وەکو سەرۆکی نەوەی نوێ قسە دەکا یان وەکو وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە دەکا. خەڵکی هەرێمی کوردستان، من ئەو پرسیارە بۆ ئێوە جێدێڵم. خۆم شەخسی خۆم دەیان جار لە کاک شاسوارم بیستیە لە پانێڵەکان، لە سمینارەکان، لە کۆبوونەوە، لە دانیشتنی ئاسایی کاک شاسوار وتیتی و بە شایەدی ئەو هاوڕێیانەی تر کە لە نەوەی نوێ قیادەی نەوەی نوێیان دەکرد، دەیوت کوڕەکانی مام جەلال باڤێڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی هەڵدەواسین. دەیوت تەنانەت ڕێگەیان پێنادەین لە سلێمانیش دانیشن. ئێستاکە وا دەبینین بۆتە بە وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەڵواسینەکەی کردیتە وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان. ڕاگەیاند کارەکان. من دەمەوێت لێرانە شتێکتان بەڕوونی پێ بڵێم. خوا شایەدا کە ئەو قسەیە دەکەم زۆر ڕازگۆمە. من سەرەتای دەست بەکاربوونم وەکو خۆبەخش لە جوولانەوەی نەوەی نوێ یەکەم دیدار کاک شاسوارم بینی. بە کاک شاسوارم وتم کاک شاسوار پشتیوانیت دەکەم، هاوکارت دەبم، دیفاعت لێ دەکەم، لەگەڵت دەبم، هیچیشم لێت ناوێ، بەڵام تکات لێ دەکەم ئەگەر هەر کاتێک ببینم خیانەت لە ملەتەکەت بکەی، ڕازگۆ نەبی، دەنجی دەنگدەران بفرۆشی، خۆت بە پۆست و پارە بگۆڕیتەوە، دژت دەبم. من ئەو کاتە پێم وتووە تا سەر ئێسقان هاوکار و پشتیوانیت دەبم بە پارەی خۆم، تەنانەت بە ڕوعی خۆم، بە هەموو توانایەکی خۆم دیفاع لەو پرۆژێت دەکەم ئەگەر ئەو پرۆژێت لە بۆ خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بی. بەڵام ئەگەر هاتوو بچووکترین خیانەتت لێ ببینم لە سیاسەتەکەت، دژت دەبم. خودی کاک شاسوار بە منی وتی کاک سێبورمەنتێک تەنانەت دژم مەبە، کۆنگرەی ڕۆژنامەوانیشم لەسەر بکە بڵێ کاک شاسوار ڕازگۆ نەبوو لەگەر بەڵێنەکانی. تێبینی ژیانی سیاسی پێویستی بە مەبدەئە، پێویستی بە ڕازگۆییە، پێویستی بە هەوڵەکی مەردانە و ڕازگۆیانە و خەمخۆرانەیە. سیاست حزبایەتی لە بۆ خزمەتکردنی ملەتەکەت، نەک لە بۆ بازرگانی کردن و فرۆشتنی دەنگ و خۆ دەوڵەمەندکردن. من کاتی خۆی پشتیوانی لایەنە ئیسلامیەکانم دەکرد کە زانیم ئەوان لەگەڵ قسەکانیان ڕازگۆنین لێیان دوورکەتمەوە. چەند ساڵێک لە ڕێزەکانی بزوتنەوەی گۆڕان کارم دەکرد، لە هەموو پۆستە ئەساسیەکانی گۆڕان خزمەتم دەکرد وەکو هەڵسوڕاوێک بەبێ پۆست و پلە و بەبێ موچە. کە بینیم گۆڕان لەگەر بەڵێنەکانی ڕاز نەبوو، دروشمەکانی هەموو درۆ بوو، قسەکانی باق و بریق بوو، دەستم لە کار کێشایەوە. خودی عومەری سەید عەلی وا لە ژیاندامان نەمردیە، زیندیە، ئەمنش زیندیمە. ئەگەر ئەو قسەی من ڕاست نییە و درۆنیە، کاک عومەر دەتوانیتن بە بەیاننامەی ڕسمی وەڵامی من بداتەوە. تەلەفۆنی بۆ کردم، پێی وتم کاک سێبورمەنتێک بە مستەفای سەید قادر دەڵێم بت کاتە ڕاوێژکار لە سەرۆکایەتی هەرێم، بەڵام واز لە گۆڕان مەینە. جوابی من ئەوە بووتم کاک عومەری سەید عەلی کەواتە ئێمە لەگەڵ قسەکان و بەرنامە و پرۆژەی گۆڕان ڕاز نەبووین، ئێستا بە پۆست چاکەی من دەدەیەوە. وازم هێنا و ڕامگەاند، وتم ئەو پرۆسە سیاسیە لە لای من کۆتایی هات و مۆمەکە کوژایەوە. نوێشۆرە مستەفا بەڕەحمەت بێ زیندوی کەیەوە، تازە گۆڕان زیندی نابێتەوە. وەڵڵاهی گلۆپەکە لەگەڵ ئەو ڕێکەوتنەی کە ئێستا کرا، ئەوە کۆتایی هێنانە بە سیاسەتی جوولانەوەی نەوەی نوێ، ئەوە کوژانەوەی گلۆپەکەیە. جارێکی تر خەڵک متمانە بە گلۆپەکە و بە خودی کاک شاسوار و بە خودی نەوەی نوێ ناکاتەوە دەنجی پێ بدا و متمانەی پێ بدا،
بچی دەنگەکانی لە بۆ بازرگانی کردن و فرۆشتنی دەنگەکانی بەکاربیێنیتن لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەنگدەرانی نەوەی نوێ کادیرانی نەوەی نوێ خۆبەخشانی نەوەی نوێ نیگەرانن و بێتاقەتن و نائومێدن کە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوودەدا بەڕاستی ئەوە تەسلیم بوونە ئەوە فرۆشتنە ئەوە ئابڕوچوونە تەواوی دەنگدەرانی نەوەی نوێ ئێستا کە ئەو دۆخی ئێستا دەبینن وا هەز دەکەن دەنگەکانیان فرۆشاوە بەیەکێتی و سزای جوولانەوەی نەوەی نوێ دەدەن تێبینی شەقی ملەت زۆر گەورەیە بە تایبەت دەنگی ناڕازی 300,000 دەنگی ناڕازی کە لە ئیدارەدانی حکومڕانی هەرێمی کوردستان ڕازی نەبووە کە لە سیاسەتی پارتی و یەکێتی ڕازی نەبووە دەنگی داوە بەنەوەی نوێ ئەگەر بێونەوەی نوێ چ هاوپەیمانی بکە لەگەڵ پارتی یان هاوپەیمانی بکە لەگەڵ یەکێتی لە لای من هەر هەمان شتە لە لای من هەمان شتە دەمەوێت خاڵێکی ترتان لە بۆ باسکەم بەناو ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی سیاسی کە گوایە ئەوانە قیادە و پێشڕە و بڕیار بە دەستەکانی جوولانەوەی نەوەی نوێن کە گوایە ئەوانە ڕازین بەو ڕێکەوتنە دڵنیاتان دەکەمەوە هیچیان هەتا پەرلەمانتارەکانیش تەنانەت ئەنجومەنی باڵا و ئەنجومەنی سیاسیش و کەسە دیارەکان و قسەڕۆیەکانی جوولانەوەی نەوەی نوێ نەڕازین نەپێیان خۆشە تەنانەت ئیزبار کراینە کاکسێ بۆ پرسیارێکمان نەزات هەرچیم لە ئاڤامیدیا پێت وە ئەو ڕێکەوتنێکە کراوە لە پێناو بەرژەوەندی خۆی بووە کە سەرۆکی جوولانەوەی نوێی نوێ ڕێکەوتن لەگەڵ یەکەتی کردووە و فرۆشتنی دەنگی دەنگدەرانی نەوەی نوێ بۆ کە ئێستا کردوێتی بەڵ تێبینی ئەو ڕێکەوتنە هیچ سوودێک ناگەینی چونکە وازەحە ئیدارەدان لە هەرێمی کوردستان پارتی و یەکێتی ئەگەر یەکێ 50 کورسیان هەبی ئەگەر یەکەچیان کورسیەکانی تەواو هەبی لەو دۆخی هاوڵاتی هەرێمی کوردستان هیچ ناگۆڕی هاوڵاتی هەرێمی کوردستان پێویستی بە خزمەتگوزاریە پێویستی بەوەی کارەبایەکی باشی هەبی ئاوەکی باشی هەبیتن پێویستی بەوەی موچەی هەبی لە لایوی گرنگ نییە ئایا یەکێتی 23 کورسی هەیە یان 40 کورسی هەیە لە لایوی گرنگ نییە پارتی 50 کورسی هەیە یان 30 کورسی هەیە خەڵکی هەرێمی کوردستان لە لای گرینگە ژیانێکی باش و ڕێک و تەندروست و بژیتن ئەوە لە لایوی گرنگە ئەو ڕێکەوتنە هیچ سوودێک بە خەڵکی هەرێمی کوردستان ناگەینێ و نەتیزەکەشی دەبینین تەندروست نییە و سەرکەوتوش نابیتن و نەتیزەکەشی بە کوژانەوەی ژیانی سیاسی کاک شاسوار تەواو دەبێت کاکسێ بڵام پرسیارەکەمەیە کاک شاسوار ئەوڕۆ باسی کرد گوتی چقەی دەبا لە زیندان ڕێکەوتن بکەینەوە تا ماندێلا و ئەوەتە ئۆجەلان و باسیارێک یان بەڕاست ڕێکەوتنەکە هاوشێوەی ڕێکەوتنەکەی گفتوگویەکانی ماندێلایە لە سزن کاک شاسوار هاوشێوەی ماندێلایە لەو ڕێکەوتنە من بیدایەت ئاماژەم پێکرد ڕاگەیاندنی نەوەی نوێ هەموو تەرکیزەکە و شەڕەکە لەسەر یەکێتی بوو خۆم 8,000 قسم لەسەر سیاسەتی یەکێتی و خودی باڤێل تاڵەبانی کردێ لەسەر زیندانیەکەی بەڵام لە ناو زیندان بە ئەندازەی فرۆشتنی تەواوی کورسیەکان و دەنگەکان کێسەکەی لە بۆ دابخرێ ئەندازیاری ڕێکەوتنەکە لە ناو زیندان خودی ڕێیان کلدانی بووە لەگەڵ سروەخان کە لە بەغدا ڕێکەوتنەکەیان کرد تەواوی خۆبەخشانی نەوەی نوێ تەواوی دەنگدەرانی نەوەی نوێ ڕۆژانە پەیوەندیمان پێوە دەکەن چکە من خۆم بەرپرسی نەوەی نوێ بوومە خۆم سەرپەرشتیاری عەملەی ئینتیخابی بوویمە خۆم لەگەڵ ئەو تیمانە ئیشم کردیە کە ڕۆژانە لە ماڵان لە ناو بازار لە ناو خەڵک کە داوای دەنگمان لە خەڵک دەکرد لە بۆ سەرخستنی نەوەی نوێ ئێستا خۆبەخشی نەوەی نوێ دەنگدەری نەوەی نوێ لایەنگرانی نەوەی نوێ هەر هەمیان بەو ڕێکەوتنە نیگەرانن و پەشێمانن و دڵنیاشم سزای نەوەی نوێ دەدەن اینجا بڵێ ئەگەر هەڵبژاردن بکرێتەوە دەنگۆکان بۆ دووبارەکردن هەڵبژاردن زۆر توندن یعنی
بەنیازە گومانێک هەیە کە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە نەوەی نوێ لەم هەڵبژاردنە چی بەسەرێتەوە ئەگەر دووبارە بکرێتەوە وەزایدن پرسیاری دووەمم سەبارەت بە قسەت لەسەر سیاسەتی پارتی لە هەولێر چۆنە چۆ باسی سنووری یەکێتی کرد ڕاستە بەڵام پارتیش لە هەمان شێوە لە سنووری پارێزگای هەولێرش دەسەڵاتدارە قسە لەسەر ئەوان کاکە گیان خەڵکی هەرێمی کوردستان دەنگدەرانی هەرێمی کوردستان میدیا کارەکان هاوڵاتیان شەقام خەڵکی بە ئاگا خەڵکی دڵسۆز خەڵکی خاوەن ویزدان بەڕاستی من دڵتەنگم کە دۆخی هەرێمی کوردستان بەو ئاراستە بڕوا کە ئێستا هەیە خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێی خزمەتگوزاری زیاترە خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێی ئەوەیە مافەکانی لە بۆ دابین بکرێ نەکو فرۆشتنی کورسی و دەنگدەرەکانی اینجا من وەکو خۆم وەکو سێبورمەنتک چۆن ڕخنا لە یەکێتی دەگرم ڕخنە لە پارتیش دەگرم من پەیوەندیم بە هیچ لایەنێکی سیاسی نییە من نە پارتیم و نەیەکێتیم من کەسێکی خاوەن مەبدەم خاوەن ئەخلاقم خاوەن ڕەوشتم نە بە پۆست خۆم دەفرۆشم نە بە پارە خۆم دەفرۆشم من دەمەوێتن لەبەرەی خەڵک بم لەبەرەی خەڵکی ناڕازی بم لەبەرەی خەڵکی مەزلوم لێکراو بم بە درێژایی 15 ساڵ لە میدیا لە تۆڕی کۆمەڵایەتی لە ناو خەڵک ڕخنا لە ئیدارەدانی حکومڕانی هەرێمی کوردستان دەگرم هیچ کاتێک من قبوڵی ئەوەم نەبووە ئەگەر هاوڵاتی کەم و کوڕی هەبی ئازاری هەبی کێشەی هەبی کە من لەسەری بە جواب نێم و دیفاعی لێ نەکەم بۆیە کە دڵنیاتان دەکەمەوە بڕیاری من وەکو وازهێنان نەخۆ فرۆشتنە نە پارە وەرگرتنە نە وەرگرتنی پۆستە ئەگەر من مەبەستم پۆست باە لە گۆڕان پۆستم دەبوو ئەگەر من مەبەستم پۆست باە ئێستا واژوم بکرد بە لەسەڵ ئەو ڕێکەوتنەی بینی پارتی و یەکێتی دڵنیا بە پۆستم دەبوو دوو نمونەی زوندیتان دەدەمێ عومەر مامە کوردە کە ئەندامی ئەنجومەنی سیاسیە خودی خۆی بە منی وت من بەو ڕێکەوتنە رازی نیم ئەوە فرۆشتنی نەوەی نوێ بە یەکێتی بەڵام کاکشاسوەر پێمی ڕاگەیاندووە ئەگەر تۆ قسە نەکەی ناڕزایی خۆت دەرنەبڕی من لە حکوومەت پۆستت دەدەمێ نمونەی زندی دووەم خودی مامۆستا نەجات ئەحمەد کە ئەندامی ئەنجومەنی سیاسیە بە منی وتووە بەو ڕێکەوتنە هیچ دڵخۆش نیم ئەوە فرۆشتنە ئێمە بەدەستی دوو بووین بە یەکێتی بەڵام خودی کاکشاسوار بەجیا پێی وتوم قسە مەکە ڕخنە مەگرە واژوو بکە من پۆستت دەدەمێ کە من ئێستا ڕخنە لەنەوەی نوێ دەگرم واللهی خۆم بە شەرمەزار دەزانم لە بۆ دەنگدەرانینەوەی نوێ ڕۆژانە خەڵک پەیوەندیم پێوە دەکا نەمەبەستەکە پۆستە واللهی زۆر ڕازگۆم ئەگەر کاکشاسوار بیکرد بامە وەزیر هیچ لەلام گرنگ نەبوو گرنگترین شت لە بۆ ئینسانی سیاسی ئینسانی عاقڵ ئینسانی خاوەن ویزدان ئینسانی خاوەن ڕەوشت ئەوەیە کە لە ناو خەڵک بی لە مەعاناتی خەڵک تێبگەی لە کێشەکانی خەڵک تێبگەی تۆ ئەگەر هەر پۆستێک شت هەبی لە هەر پێگەیەک بی پۆستەکەی تو هەر کاتیە ئەگەر تۆ هەرچەند پارەشت هەبی پارەکەی تۆ هەر کاتیە ئەوەی کە دەمینێتەوە ناوێکی گەورەیە ئەوەی دەمینێتەوە کە مێژوەکی گەورەیە ئەوەی دەمینێتەوە مەبدایکی گەورەیە ئێوە وەکۆی کە جەنابەت دەمێکە ناخشینەوەی نێتە قەت چاوەڕێوەتان نەکڕۆژە لە ڕۆژان شاسۆر عەبدوڵواحید بەم شێوە مامەڵە بە دەنگەکانی نەوەی بەڵێ بە سەرەتا جوای پرسیارەکەوی بدەمەوە سەبارەت بە هەڵبژاردن دڵنیابن هەر کاتێک هەڵبژاردن بکرێتەوە نەوەی نوێ یەک کورسیش ناینی لەبەروی دەنگدەری نەوەی نوێ خەڵکی ناڕازیە خەڵکی مەزلوم لێکراو بوو خەڵکانێک بوو کە سیاسەتی پارتی و یەکێتی بەدڵ نەبوو کە ڕخنەی لە حکوومەت و ئیدارەدان هەبوو دەنجی دابوو بەنەوەی نوێ هەر کاتێک کە هەڵبژاردن بکرێتەوە دڵنیا بە نەوەی نوێ یەک کورسیش ناینی